نام اسمها يوسف أمينة تمنم سيوك صالة 14 ساڵات لە ناو پۆڵی وەرزشام 7 ساڵە ڕاهێنەری قاعەم سەر ڕاوێژکە ڕاهێنەری قاعەم خۆم کارمەندی وزارەتی ناوخۆم هاوسەرگیریم کردووە خاوەن دوو منداڵم تقریبا 6-7 ساڵە ڕاهێنەری قاعەم من خۆم یەکەم ڕاهێنەری لە جوانیم لە گەرمیانە تەنها قاع لە گەرمیانە هەیە قاع زۆر هەیە لە گەرمیانە بەڵام زیاتر ئەوانەی کە بۆ دابازانی کێشیاریەکە نەمشتان بەڵام من خۆم هەر کەس دەستم پێ کرد کە بە ڕاهێنەری 7 ساڵە یاری لە جوانیم کردووە لە پاڵ لە جوانەکە هێزی لەشم بەکار هێناوە ئەوانەشە کە ڕووەکەنە قاعگان وەکو ئافرەت با بڵێن زیاتر بۆ دابازاندنی کێشتیان ئیتر کەمە ویان لێ دێت حەز و خولیای گەنە دروست ئەبێت کە ئەوانەی کە حەز بکەن لە وەرزشەکە زیاتر یاخود تموحێک لایەن دروست ئەبێت وەکو مەسەلەن من بوون بە ڕاهێنەر ئەو وەرزشە کە تایبەتە بەخۆ من یاریزانی هێزی لەشم قۆ بەدەنی با بڵێن لە ساڵی 2018 دەستم کرد بەو یاریە یاریکی زۆر قورس و لە سەرەتاوە دەستم پێی کرد بەڵام تاکو ئێستا لەخوا بەزای بێت نەتیجەیەکی زۆر باشم هێناوە لەسەر ئاستی عێراق یەکەمم هێنا لەسەر ئاستی کوردستان هەر یەکەمم هێنا ئینشەڵا بەردەوام ئەبین پاڵەوانتی زۆر هەیە لە پێشمانە بێ سەری ماسوولەکان جەستەی لە سەرەتاتا هەمووی بکرێت نابێ ڕاستە خۆ کۆس بۆ یاریزار بنووسێت لەبەرەوەی هەوێ ڕاهێنەری عێراقم هەیە و بەپێی ئەو خولانە کە ڕۆژانە و یاخود مانگانە ساڵانە من ئەیبینیم لە دەرەوەی کوردستان لە ناوەی کوردستان ڕێگەم پێدراوە کە من بتوانم سیستەمی بەرنامی خواردن دابنەم و لەگەڵ یاری ئاسنەکانە لەگەڵ ئەوانەی کە نەخۆشن دکتۆر ئەیانێری بۆ قاعگان بتوانم کورسی عیلاج طەبیعیان بۆ دابنم هەدەفی منیش ئەوەیە کە من لەسەر ئاستی عێراقا بۆ نمونە یەکەمم بتوانم لەسەر ئاستی ئاسیا و جیهانیشە ئینشاء ئەڵڵا